زۆر بەداخەوە ئەمڕۆ پێش نیوەڕۆ کاتژمێر 10:30 لە گوندی ئەشکەوسەقا لە نێوان دوو بنەماڵەدا تەقا ڕوویدا بەداخەوە لەلایەکیان باوکێک و دوو کوڕ کوژراون لەلایەکەی تریش باوکێک بریندارە و دوو کوڕی بریندارە کوڕێکی تریشی کوژراوە زۆر بەداخەوە هاوڵاتیەکی تریش کە بێلایەن بووە لە نێوانیاندا ئەویش بریندارە 8 کەسن 4 کوژرا و 4 بریندار ڕووداوەکە لەو گوندە ڕوویداوە بنکەی پۆلیسی دێگەڵا گەیشتۆتنە شوێنی ڕووداوەکە تەرمەکانیان گواستۆتەوە بۆ نەخۆشخانە بۆ هەولێر و بریندارەکانیش بە هەمان شێوە ئێستا بریندارەکان لە هەولێر لە نەخۆشخانەدان لەژێر چاودێری دکتۆردان هیچ هێزێک لە گوندەکە جێگیر کراوە هەر ئەو 7 کەسە بۆتن کێشەکە لە نێوانە و 7 کەسە ڕوویداوەست ئەو 7 کەسەش بۆ خۆی 8 کەسە بەڵام یەکیان بێلایەنە 4یان کوژرا و 3یانیشیان بریندارە